نەوەی نوێ زۆر کەم زانیاری هەیە لەسەرەوە کە بزانێت داخۆ شاماران چییە. شاماران خەریکە وەکو دارستانەکانی ئافرین لێمانی دەدزن و باری دەکەن. ئەو نەوەی نوێ زەرورە زۆر گرنگە بەوە ئاشنا بێت کە بزانێت کورد خاوەنی ئەو شاکارە ئەفسانەیە بووە لە ڕابردوودا، لێکدانەوەی کورد بۆ ژن چۆن بووە لە ڕابردوودا. و زەرورە ئەوە ببینێ کە من کارەکانم ڕنگدانەوەی کللتوری کووردە، بۆ نمونە کللتوری کورد و هەر لە جلوبەرگەکەیەوە دەتوانیت تێبگەیت چەندە جیاوازە لە نەتەوەکانی کە لەو جلوبەرگە ڕەنگاوڕەنگ و پڕ نورەی کە دەیپۆشێتن. لە ڕاستی مە زۆر دڵخۆش بووم بەکردنەوەی پێشانگایە کە من پێشتر بێگومان کارەکانی هونەرمەندناز لە چەند پێشانگایەک و لە ڕێی فەیسبوک و سۆشیال میدیاوە ئاشنا بووم بە کارەکانی. ئەوەی جوانە لەم پێشانگایەدا دەستبردن بۆ تێمایەکی ئەفسانەیی کە شامارانە، کە ئێمە خاوەنی مێژوویەکی گەورەی ئەفسانەین لە ناو مێژووی کووردە، بەڵام کەم ئێمە هونەرمەندانی ئێمە پەنایان بردۆ بۆ ئەم ئەفسانانە بتوانن بیکەنە کەرەسەیەکی هونەری چیرۆک کە ڕەنگ باتەوانێت لە ناو ژیانی هاوچەرخی هونەری ئێمەیە. ئەوەی کە دڵخۆشی کردم دەستبردنە بۆ ئەم تێمایە، بۆ ئەم بابەتە. کارەکان نزیکەی 30 کار بوون. نزیکەی ساڵێک کوونی و من کاری بۆ دەکەم بۆی پێشانگایەکی تایبەت ئامادە بکەم. سپاس بۆ ڤیم فاوندیشن و ئارتفرۆش کە پرۆژەکەی بۆ ڕێخستم. بە هیوای ئەوەم کە هەمیشە دامەزراوی ئاوا نمونەی لە زیاد بوون بێت لە کوردستان، لەبەرەوەی زۆر ماندوونە ناسانە هەوڵیاندا و لە هەوڵ و خەباتی ئەوەدا بوون کە کاری هونەرمەندی کورد بە دەرەوە بناسێنن و هەروەها بەناوەوەیش بازارێک دروستکەن بۆ ئەوی کاری هونەرمەندی کوردیش بە کللتور ببێتن، لە ماڵەکاندا خەڵک هەڵی بواسێ و چێژی لێبینێت. تاوکو ئێستاکەش میلەتی کورد زۆر نامۆیە بە هونەری شێوەکاری بە تایبەت لە کوردستاندا. پرۆژەی ئارتفرۆژ وەکو هەموو جارێکی تر پرۆژەیەکە کە ئێمە وتمانە بۆ هونەرمەندانی کووردەجا ئەو هونەرمەندە لە ناوخۆی کوردستان بێت یاخود دەرەوە. بۆیە ئێمە پێشانگاکانمان پێمان باشە هەر جارە و لە شارێکی کوردستان ئێمە بتوانین هونەرمەندەکان پێشانگایان بۆ بکەینەوە. بۆ مەبەستە ئەم جارەیان ئێمە خاتوو نازمان هەڵبژار بۆ ئەوەی کە وەکو هونەرمەندێکە لە شاری هەولێردا ئەنیشێت پێشانگایەکی تایبەتی بۆ بکەینەوە لێرە و بە قووەتی کارەکانی شێوازی دەربڕینی کارەکانی و کۆنسێپتی ئیشەکانی وای لە ئێمە کردووە کە بیر لەوە بکەینەوە ئەم پێشانگا تایبەتی بۆ ڕێکخین. یەکێ لەو خاڵانەی کە لە پێشانگاکە من دەستم پێکرد سێرەکەی نەوعەیە لە نەوعەکان و وەرزی ڕەنگەکانی تایە کە هەر یەکە و بە شێوەیە لە شێوەکان گزارش دەکا لە کەسایەتی ئافرەتی کورد. زۆر کات گرنگە تۆ دید و دنیابینینی هونەرمەندەکە هەست پێ بکەی کە چێیە کە چۆن بیرەکاتەوانێ بێ ئەوەی کەسەکە خۆی ببینی. پرۆژەی ئارتفرۆژ لە ماوەی ساڵێکی کارکردنیە 5 پێشانگای کردوێتەوە. 4 پێشانگایان پێشانگای تایبەتی هونەرمەندی هەریەکیان لە شارێکی جیاوازی کوردستانە بوون و پێشانگایەکیشیان بۆ هونەرمەندانی بەشداربووینە پرۆژەی ئارتفرۆژ بووە. ڕێژەی ئەو تابلۆیانی کە هەتا وەکو ئێستا لە ڕێگەی پرۆژەی ئارتفرۆشەوە فرۆشاوە نزیکی 70 تابلۆ بووەتەوە بە خۆشحاڵیەوە لە تابلۆ و لە پیکەر و دیجیتال ئارتیش.
بە گشتی سەرنجی هەر هەمویان لەسەر کارەکانەوە بوو کە کارەکان زۆر پڕڕەنگن ڕەنگا و ڕەنگن و ئازادانە کارم کردووە بەڵێ لەبەرەوەی تەکنیکی کارکردنی منەوەی کە خۆم نەبەستۆ بە هیچ ڕێبازێک یاخود ڕێزگەیەکی زانستیانە و ئەکادمیانە زۆر سەربەستانە کار دەکەم مەزاجی خۆم یاخود با بڵێن دەرونی خۆم زۆر دەوری بینیوە لەو کاتانەدا کە کاتێک کە کارەکە دروست دەکەم سەرقاڵی کارم لە ستۆدیۆکەم بۆ نمونە لە زۆر شوێندا من هاتووم هێڵکاریەکی زۆر ناتەواو و شپرزەم دروست کردووە ڕنگدانەوەی بارودۆخی دەرونی خۆمە ئەویان شتێکی زۆر ئاساییە یان دەبینین شێوەکان شێوەی دەست و پەنجە و پێ و چاو و دەست و هەموو ئەوانە ئەکادمی نین زانستیانە نین بەڵێ بەرۆی من چێژ لە شێوە و وەردەگرم وەک لە شێوەیە کە واقعیانە بێ زیاتر من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم سەرەتایەکی جوان هاتووە بتوانێت بەردەوامیەکی جوان بە دوای خۆیان بهێنێت